هەموو ئەگەرەکان بەو ئاراستێتەوە خۆپیشاندان لاواز دەبی ئەسنە کەسش نازانی ئەردۆغان لەو جارەی ڕزگاری بوو کە دەڵێ ڕزگاری بوو من لە 20 مانگۆم گۆ دوتم ماندی و دەکرێت بەڵام ناڕوخێ بەڵام ئۆپۆزیسیۆن دەیتوانی لە جم ئەو شەممەی بیرڕوخێنی هێزەشی زۆری خەڵکات بە سەجادا ئەو خەڵکەشە لە بۆ ئیمام ئۆغڵۆی نەبوو هاوڕێیان بەرسێتی داتەپینی اقتصاد دیکتاتۆریەتی ئەردۆغان کە لە 2023وە عینەن وەکو پۆتین وەکو باسمان کرد یعنی سەرۆگوەزیران کولفی کورد بوو دووە سەر کۆمار ئەویشی کردە کولفی کورد ینی بە کامل دەسەڵاتەوە پۆتینی شەماشتی کرد نەمانی دام و دەستگای دیموکراتی گرتنی زۆری ڕۆژنامە نووسان پڕکردنی زیندانێک هەموو ئەە خڕبیەوە خەڵک لە ئەردۆغان زۆر پستانیش خودی ئەردۆغان ئەڵێن بە پێ و زوانیارێنە من لە میدیا بە عەرەبی کە جێ لە ڕاگەرمی تۆ شۆک دایگرتی تەنانەت دوێنێ زێدی باو باپیرانی خۆی زێدی لەدایک بوونی خۆی لی داوای ڕوخانیان کرد بە هەزاران کەسی شاتە سەزادا هاوڕێن هەموو کاتوایە یعنی مەسەن لە 100,000 مەسەن شۆڕشی بەرشەفی وەختی خۆی 28,000 کەس دەستی پێکرد خۆ هەموو نایەتە سەجادە هەموو کاتوایە ئەوە خاڵەشی گرنگە کە ئەردۆغان شۆک دایگرت وە گورجیان پێپشاندا بەڵام بۆ نایانڕوخان هەموو لایەک باندەزانی لەبەر ئێرانە هیچ یانیگە سەیری ئەو تەخت گۆڕانکاری ناوچە بکەی وڵات لە دوو وڵاتە فەڵەستین لوبنان تم دەگەی سووریا ئێستاوە ئیش لەسەر ئێران و عێراق دەکرێت لە هەردووکان دەکرێت هەردووشی لەیەک زەپە ناکرێت بە تایبەتی ئێران دەوڵەتێکی زلهێزی گەورەیە لە منتیقەی سووریا نییە فەڵەستین نییە یعنی گۆڕانکاری پێویستی بە هێزەشی زیاترەوە ئەگەری پێکدادانی سەربازی شێ بۆ پێویستیان بە ئەردۆغانە ئەردۆغان وەکو زەهاپە نابی مەسەن ئەردۆغان بڕوخابات زەهاپە بە قۆناغی پەرلەمان و کۆمەڵێک دامەزراوەی دەڕۆی هەتا ئۆکەی یاندامی غەرب و ئیسرائیل بکە بەڵام ئەردۆغان ئەوەی نییە لە پێناوی ئەوەی گورجیان پێپشاندایە دەستەمۆیان کرد بەرتیوی دەدرێن لە پای ئەوی کە نایان ڕوخان هەموو سازشەیانەوە دەگا ومنەتی نە حکوومەتەن دەزانی نە پەرلەمان دەزانی بە کەیف خۆی بڕیادە بۆی هەموو تەنسیقەشان لەگەڵ دەکات لە ڕوخانی یان دەستەمۆکردنی ئێران ئەوە خاڵی دەرباز بوونی بوو بەڵام ئایا تورکیا لەوە قوتار دەبی نەخێر من دڵنیام لەوەی دوای ئێران دێنەوە سەر تورکیا دەبی لاواز بکرێت نابی زیاتر لاوازات تەنە زۆریان لاواز کردیە زۆر یعنی گورجیان پێپشاندا اقتصادیان تەحتیم کرد چەشی ناوە خۆیان زۆر لۆ دروست کردیە یۆناان کورد ئەوانە هەموو کارتە نەدەستی لە سووریا مشکلەی زۆر لە بۆ لەگە یەکتر ئەوە دەکەن ئەردۆغان کۆتایی گەمەکە نییە بە زۆکو جەولەیەکە بە یاریشی زۆر سەخت توانی بباتەوە لەو قۆناغی بەڵام تۆپانێکە تەواو نەبووە هاوڕێیان یاریەکە تەواو نەبووە ئەوان ئیشی ئێرانی پێ دەکەن دوای ئەوە ئەگەر نەبتە متیعی 100% خۆیان ئیتر دەیگۆڕن یەکەشکە دەینن ئەوە خاڵی زەوەریە دوو من دەمەیەک شکاش بڵێم بەداخە وەختی خۆی کەم پیشتراچی هەبوو ئیتر ئیرادەی گەلان زۆر دەوری هەبوو و خەڵکی پێشکەوتخواز و چەپ زۆر دەوری لەسەر گۆڕانکاری و بە ئیرادە و بە مەبادە هەبوو ئێستا تووڕەییە یعنی فکر کەم لە پشتی زیاتر معاناتە ئازارە هەر لە بەرهەندە 6-7-8 ببینێت خەڵک ڕادەپەڕی مەسەلەن سیستەمەکانی دەگۆڕی ئەگەر غەرب نهات بە پشتی ئیشتراکیەکان داهاتنە پشتی ئەگەر ئیشتراکیەکان دەژی بوونا غەرب داهاتە پشتی ئەنی لایەکتە ئێستاکە ئەگەر ئەوروپا و ئەمریکا و ئیسرائیل لە پشتێک نەبن گەلەگەلەکە لە قورسە مناڵە مستحیلە ئیرادەی گەلان بە تەواتی بێ ئەوەیە وەکو گوتم جم ئەو شەموو دەیانتانی ئەگەر جەهاپە جورئەتی هەبا دەیتوانی بڕخە لەبەر ئەوی تووڕەیی گەلەگەلێک زۆر هەبوو لە ناو خەڵک وەکو گوتمان هەرسە ئیمام ئۆغڵۆ بەڵام وەرە تۆ سەیریکە لەو ئێرانەی 4-5 خەڵک هەدیتمانە 3 ساڵی خەڵک تا چ قوربانێکیدا چ تێکۆشانێک چ خۆپشاندانێکی گەورە نیازی ڕوخانیان نەبوونیان ڕوخاند لە سووریا خەڵک چ قوربانێکی گەورەیدا 1 ملیۆن شەهید و بریندار 4 ملیۆن ئاوارە نیازی ڕوخانیان نەبوونیان کرد بەس دوای ئەو بڕیاریان دەبی ڕوخان بەیەک هەفتەی ڕوخاندیان ئەسەد بەیەک هەفتەی ڕوخاندیان ئەسەد قسەی مەلەوەیە ئەو ئەردۆغان هاکان فیدان لە ئەمریکا ئەردۆغانیش دەچی من پێم وانە کورد گورزی گەورەی پێ بکەوی نەک لەبەر ئەوەی یەک کارتی کورد لە بەرامبەر تورکیایە کارتی نەکرد کورتیۆنانە ناوە خۆیە اقتصادە هەموو ئەوانە لەبەر ئەوی نابی کەس لە گوتمان هەزارە مینزە لە ئیسرائیل ئێستر بی دوو
کورت یعنی ڕقم ناتوان لایدەن یعنی کو دەکرێ هەندە شتێ لا بدرێ ناکرێ ینی ئیشیان پێەیە لۆ ئێران ئیشیان پێەیە لۆ تورکیا ئیشیان پێ لە سووریا ئیشیان پێەیە لە عێراقیشیان پێەیە بووە کارتی کورت ناکەوی بەڵام ئیتر ئەوە ململانەیە بەس قسەی ئەوە شمەوەیە بڵێم یعنی ئەردۆغان ترامپ پوتین یەک سیستەمی ئەوەندە دیکتاتۆریان لە ناو دنیا دروست کردیاوە لای پوتین هیچ گرنگ نییە دیکتاتۆری ئەوەی بەڵام هەموو قسەشی پۆتینیش ناستە سەر ئەگەر لە بەرژەوەندی ئیسرائیل لا بدات ینی سیر مەکەن ئەمریکا بەوزل هێزاتی ترامپ بە هەموو شێت و بڕیار دەریکە کەسێکی زۆر بڕیاردن و قسە لە ڕووە بەڵام ئازاد نییە ئازاد نییە کاتەی خۆش